گەرماوی پاشا لە کفری یەکێکە لە شوێنەوارە دیێرینەکانی کفری، یەکێکە لە ئەو معالیمانەی کە ڕاستیەکەی کفری پێ ناسرێتەوە. مێژووی دروستکردنی ئەم گەرماوە خۆی لە کفریە بەپێی ساڵنامەی عوسمانی، طبعاً ئیمپراتۆریەتی عوسمانی لە وەختی خۆیان ساڵنامەی زۆر بۆ، لە یەکێک لە ساڵنامەکانی 1380 کۆچیە ئیشارەی بە بوونی دوو گەرماو کردووە لە کفریە، دوو گەرماو هەبوون لە کفری. ئەمە یەکێکیانە، ئەوی تریان بەداخەوە ئێستا ئاسەواری نەماوە. مێژووی دروستکردنی ئەمانە ئەگەڕێتەوە بۆ دوای ئەوەی کە ئیمارەتی بابان لە سلێمانی هەرەسێنێ یان نامێنێ بەشێک لە بنەماڵەی بابانەکان ڕۆکەنە کفری، ئیتر دەسەکەنە دروستکردنی هەندێک لەو شوێنانەی کە لە کفریە هەن کە گەرماوی کفری یەکێکە لەوانە. یعنی ئەتوانین بڵێن بۆ ناوەڕاستی سەدەی 19 مێژووی دروستکردنەکەی ئەگەڕێتەوە تا ساڵی 1850 بۆ 60، چونکە وەکوتم ساڵنامەی عوسمانی 1890 بۆ 1891 ئیشارەتی بەوە کردووە کەوتێتی دوو گەرماو هەن لە کفریە، کەواتە دروستکردنەکەیان ئەگەڕێتەوە بۆ ئەو وەختە پێشتر، بۆ 1990 پێشتر. بۆیە بەپێی ئەو تەفسیرانەی کە هەنیان ئەو سەرچاوە مێژوویانەی کە لە بەردەستان مێژووی دروستکردنی ئەم گەرماوە بۆ ناوەڕاستی سەدەی 19 تا ساڵی 1850 بۆ 60 ئەگەڕێتەوە. بەشێکی زۆری شوێنەوارەکانی کفری کە پەیوەستن بە بنەماڵەی بابانەکانەوە لە کفریە هەر بۆ ئەو سەردەمە ئەگەڕێنەوە. شوێنەکەشی کە نزیکە لە قەیسەری کفریەوە، نزیکە لە ماڵی مەجید پاشای بابانەوە، چونکە ئەمیش هەر گەرماوی پاشای پێوترێ، هەموو نزیکە لە مزگەوتی گەورەوە، نزیکە لە مزگەوتی خانەخەوە، هەموو ئەمانە دەرخەری ئەوەن کە لەو سەردەمەیە ئەم گەرماوە دروستکراوە. من ئیشارەتێکم بەوە کرد کەوتم لە بنەماڵەی بابانەکان کە هاتوون کە لەخێکیان هاتوۆتە کفری لە دوای ساڵی 1850 زاینیەوە کەیتر ئیمپراتۆریەتی بابان یان میرنشینێتی بابان لە سلێمانی کۆتایی پێ ئەهێنرێت، ئەوان بەشێکیان ڕووەکەنە کفری کە دێنە کفری. ڕاستی کۆمەڵە شوێنی زۆر باش هەیە ئاوادانی ئەکەنەوە. یەکێک لەوانم گەرماوەیە قەیسەری کفریە، خانەقای کفریە، یان ژێرتاخەکان ساباتەکانی کفرین، کۆشکی مەجید پاشای بابانە، هەموو ئەمانە و کۆمەڵێکی تریشمان هەن. هەموو ئەمانە جێپەنجەی بنەماڵەی بابانەکانن لە کفریە، تا ئێساش بەشێکیان ماونەتەوە. بەداخەوە ئەم گەرماوەی کە ئێمە قسەی لەکەین فترەیەک وای لێ هاتبوو زۆر نزیک بێت لە ڕووخانەوە، هەڕەشەی ئەوەی لێ هات کەیتر تەختی زەوی بێت و ئەم معالیمەشمان نەمێنێ وەک بەشێک لە شوێنەوارەکانی درمان. خۆشبەختانە ئێستا نۆژەن کراوەتەوە، پێم وابێ ئەمە چەند جارێکە نۆژە نەکرێتەوە، بە گشتی ئێستا لە مەترسی لە ناوچوون تێپەڕیوە. ئەمە ئێستا ئەکرێ هەم کنەوپشکنینی تیا بکرێت، چونکە مێژوەکەی بۆ 100 ساڵی زیاتر ئەگەڕێتەوە، 100 ساڵ بەسەر دامەزراندنی یان بەسەر دروستکردنیە تێپەڕیوە، ئەکرێ کنەوپشکنینی تیا بکرێ، ئەکرێ وەکو هێمایەکی شارستانی مێژووی شوێنەواری تەماشا بکرێت، ئەکرێ ئیش لەسەرەوە بکەین بەڕاستی بخرێتە لیستی یونسکۆ، لیستی شوێنەوارەکان کە یونسکۆ دانی پیانە ئەوە بۆ کفری و بۆ کوردستان و بۆ وڵاتەکەش زۆر بەسوود دەبێت. گەرماوی پاشا لە گەڕێکی باوەشا سوارە کە کفری کۆن ناسراوە. ئەم گەرماوە لە ژێر زەوی دروستکراوە، لە ژێر زەویە، لەبەر ئەوەی ئەو کاتە 3 کارێزە بووە لە کفریە، لەبان یەکێ لە کارێزەکانی کفری، لەبەر ئەوەی وەسیلەی ئەو وەسیلە نەوێت کە بە بۆڕی و ئەمانە ئاوپێرن بە کارێزە ئاو هات بۆ کفری. یەکێ لەو کارێزەرە گەرماوەکان لەبان یەکێ لە کارێزەکان دروستکراوە بە مەبەستی گەیاندنی ئاو بە گەرماوەکە و لە هەمان کاتە ئاوەڕۆکەیشی لە دواییە لە کۆتایی ئینەکە ئەیکردە ناو کارێزەکە و تەسریفەوێ. لە ناوە گەرماوی پاشا پێک دێ لە ژوورێکی گەورەی قاعەیەکی گەورە کە ژووری پێشوازی و خۆگۆڕینە، دواتر ئەڕۆیتە ناوە ژوورێکی ئیسراحەتە کە ئەو کەسە مەسەن خۆیشوا ئەڕوا بووین ئیسراحەتێ بکا لەورە، دواتر حمامەکەی ئەین گەرماوەکە کە ژووری خۆشۆردنە. ژووری خۆشۆردنەکەی پێک دێ لە 6 ژووری بچووک، 8 ژووری 2 نەفەر تیا ئیتوانی خۆی بژە. جگە لەوەیشە لە تەنشت هەل لە ناو ئەوە ژوورێکی لێ ژووری ئاو مەغزەنی ئاو کە ئاوی پێنگە، لەبەر ئەوەی ئەو کاتە بە دار و نەوتی ڕەش
ئاوەکەیان گەرمە کرد بە وەسیلەی ئەو کاتەی ئەو ساکە بۆژە بۆیە پێک دێ لەو ژوورە و 6 ژووریش بۆ خۆشۆردن لە ناوڕاستە سەبێبی ئەو کەسە مەسەن خۆی ئەشۆرد پێ هەنێک کەس بوو ئیشیانە کرد کە بەلفە خەڵکیان ئەشۆرد وەک چۆن ئێستا مەساج هەیە ئەو کاتە ئەو ئاوا بوو ئەوەی خۆی بشۆردایە ئەڕۆی لە ژووری ناوەڕاست ئیسراحەتێکی کرد دوای ئەڕۆیە ژووری جلگۆڕین خۆیە گۆڕی و عکسەوە خۆی وەک پێشتر ئاماژەم پێکرد ڕۆژانی هەفتە هەموو ڕۆژێ بوو بەڵام ئەو ڕۆژەی کە نوێرەی ژن بیایە لە 7 بیانیەوە بۆ 12 نیمەڕ بوو بەڵام بۆ پیاوان لە مەلای بەیانی بانگیدایە لە 5 بیانیەوە هەتا درنگانێکی شەو کە 11 شەویشێ کرد بەردەوام کارا بوو تاکو و نەفەر مەوجود بیایە لە گەرماوەکە ئیشیە کرد لەبەرەوەی ئستاف کاملی تێبی و تەنانەت بگرە هەتا گەر یەک شەویش نەفەر بمایەتەوە بۆ لە گەرماوەکە هەر ئیشیە کرد یعنی کاتێکی تەرخانکراوی نەبووم بەڵام بێژی لە 6 بۆ 7 نە بەس لە کاتی ئەو دوو ڕۆژە کە شەمە و یەکشەمە بۆ ژن دانرابوو لە 7 بیانیەوە بۆ 12 نیمەڕۆ بەڵام بۆ پیاوان ڕۆژەکانی تر و کاتەکانی تر کاتی دیاریکراوی لە مەلای بەیانی بانگی بدایە هەتا درنگانێکی شەو چی کاتیە کەس نەمای ئەو ختە قەپاتیان نەکرد دواتر بەیانی سەرن و ئەکرایەوە نرخەکان ئەو کاتەی ئێمە مەسەن من خۆم وەک پێشتر ئاماژەم پێکرد مناڵ بووم لەگەڵ باوکما ئەڕۆیشتم بۆورە لە ڕۆبعێکەوە بۆ 500 دینار بی دواتر ئەمە لە هەفتاکانە بەس یێواش مەسەن بە گوێرەی گرانی بازاڕ و ئەو شتێلە بێ دینارێک و دوای سابێت چووکم لەبەر ئەوەی هەتا کۆتایی هەشتاکان ئیشیە کرد ئەم گەرماوە بەڵام بەهۆی ئەوەی کە کارێزەکە پرۆبی و ئاوەڕۆکەی زەحمەت بوو کە مەسەنین بێت لەبەرەوە و هەم پێویستیەوە نۆژەکردنەوە بوو نەتوانرایتر کۆتایی هەشتاکان قەپات بوو سەرەتای دروستبوونی کفری وا گەورە نەبوو وەکی ئێستا من بۆ ئامەزەم کفری ناوەندێکی بازرگانی گەورە بوو یعنی ئەو کاروانسەرایانە ئەو کەسانە کە ئاهاتن لە سلێمانی و ئەڕۆین بۆ بەغاو بۆ شام و بۆ شوێنێلا هەمووی ئاهاتن لەم گەرماوە خۆیان یعنی ئەم گەرماوە تەینا بۆ ئەم دەڤەرە دروست نەکرا بۆ خەڵکی سلێمانی خەڵکی بەغا خەڵکی دەربەن خەڵکی ئەم دەڤەرە گشتی لێرە چووکم تاکە گەرماو بوو لە سلێمانی و لە بین سلێمانی بۆ بەغا تاکە گەرماو ئەم گەرماوە بوو یعنی گەرماوێک لەم منتیقە نەوی لەبەرەوە بەس ئەو کاتە بەس کفری شارێک گەورە بوو قەیسەری تیابی و ناوەندی بازرگانی گەورە بوو هەموو شتێک و هەموو کەرەسێک و کەلەپەرێکی تیابوو یعنی لە دەربەنی خانوە لە کەلاری کۆنەوە لە هەموو شوێنێک و هاتن لێرە بازاڕیانە کرد و هەموو شتێکیان نەکردی بۆیە ئەم گەرماوە تەینا بۆ شاری کفری نەبوو بۆ ئەو کەسێ لەبی کە ئاهاتن لە سلێمانی و لە بەغاو ئاهاتن بۆ قەیسەری کفری و سەردانی شاری کفریان نەکرد ئاهاتن لێرە ئیسراحەتیان نەکرد و خۆیان نەژۆرد و ئەڕۆینەوە